بەڵێ بەڕێزان ئەوەی ئاشکرایە لەلای هەمووانمان و بە تەواوی لە ڕاگەاندنەکانیش قسەی لەسەر کراوە. حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرزترین ئاست هەروەها شاندەکانیشی ڕایان گەیاندووە کە ئامادەی ڕێکەوتنن لەگەڵ بەغدا بۆ بەشەبوو جەبهە پێی دەستور. بەڵام ئەوە بەغدایە هەر ڕۆژەی بیانویە گێنێتەوە تا کار گەیشتۆتە ئەوەی کە بڵێن بۆچی باران لە سۆمال نابارێ، ئەوەش خەتای هەرێمی کوردستانە. دەنا ڕێک دەکەوتین. بەردەوام شاندی هەرێمی کوردستان دەڵێ بە پێی دەستور وەرن با ڕێک بکەین. چەند ڕۆژێکیشە شاندی هەرێمی کوردستان لە بەغدایە، ئێستا بیانوێکی تریان هێناوەتە پێشەوە دەڵێن ئەو 250,000 بەرمیل نەوتە دەبێ بەو نرخە بێ کە سۆمۆ دایدەنێ. ئەمەش بیانوێکی ترە بۆ ڕێک نەکەوتن. دەمانەوێ قسەی زیاتر لەسەرم بابەتە بکەین، بزانین داخۆ ئەم دانوستانە بەچۆ دەگا، بەچۆ گەیشتووە، چی لێ سەوز دەبێ. بە میوانداری بەڕێز دکتۆر عەبدولحەکیم خسرۆ ئەندامی شاندی دانوستانکاری هەرێم لە بەغدا و سەرۆکی فەرمانگەی هەماهەنگ و بەدواداچوون لە حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستە و خۆ لە شاری بەغداوە لەگەڵمانایە. کاک دکتۆر شەوتان باش، گەلێک سوپاس کە بەشدارن لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵ. با لەو پرسیارەوە دەست پێ بکەین. هەندێک لە هەواڵەکان دەڵێن نزیکبوونەوەی باش هەیە لە نێوان حکوومەتی هەرێم و بەغدا، ئەم شاندەکە چوونەتە بەغدا کۆبوونەوەی باش کراوە خەریکە ڕێک دەکەون. ئەرێ بەڕاست وایە خەریکە ڕێک دەکەون، بەچۆ گەیشتووە؟ ئەم کاتتان باش، خۆی دەبێت بزانین ئێمە سێ ئاستی دانوستان هەیە کە لە قۆناغی ڕابردوو ئێستا و لە داهاتوودا کاری لەسەر دەکرێت. یەکەمیان ئەو دانوستانە بوو لەگەڵ حکوومەتی عێراقی کە ئەو دەق و بەرگە و مادانەی کە لە پرۆژەی حکوومەتی اتحادی پەسەند کران و ڕەوانەی پەرلەمانی عێراق کرا. خاڵی دووەمەوەیە کە لەگەڵ لژنەی مالی ئەندامانی لژنەی دارایی پەرلەمانی عێراق گفتوگۆ کراوە لەسەرەوەی کە ئەو دقەی کە لە بڵێن لە پرۆژەی حکوومەتی اتحادی هاتووە بەردەوام بێت وەکو خۆیان پێشنیار هەیە بۆ گۆڕانکاری. تاوان پێشنیار و گفتوگۆ و دەتوانم بڵێم ئۆپشنی زیاتر لەلایەن کوتلە سیاسیەکان هەر یەکە و بەپێی بڵێن بۆعدێک و ڕەهەندێکی دیاری کراوە بۆ نمونە ئەم دەقانیان هێناوە. بەڵام وەکو شاندی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە مبەڕڕاتی خۆمان پێشکەش کرد لەوەی کە ئەو دقی لە پرۆژە یاسای حکوومەتی اتحادی هاتووە ئەوە لە لای ئێمە پەسەندە و بەپێی بەڵگە و داتا و ئەو زانیاریانەی کە پێویست بوو ئێمە بخەینە ڕوو، چ لە پرسی داهاتی نەوتی حکوومەتی هەرێمی کوردستان هەناردەکردنی نەوت، ڕێژەی هەناردەکردنی نەوت هەموو بەو بڵێن بەو داتانەی کە بڵاو کراونەتەوە، چ لەلایەن دیلۆیت و چ لەلایەن سۆمۆوە کە پێشکەش بە لژنەی دارایی کراوە. بە تەئکید ئێمە هەموو ئەو وردەکاریانەمان پێشکەش تەنانەت لە ئالیەتی وردبینی و پێداچوونەوە بەگشت ئەو داهاتانەی کە لە بڵێن دەواازە سنووریەکان بە تایبەتەوەی کە اتحادن یان سفەتی اتحادی هەیە لەلایەن دیوانی چاودێری دارایی حکوومەتی اتحاد و لەلایەن دیوانی چاودێری دارایی حکوومەتی هەرێمی کوردستان کاری لەسەر بکرێت و وەربینی بکرێت. بۆیە بە تەسەووری من لەو لەمە قۆناغی دووەمە. قۆناغی سێەمەوەیە کە لە پەرلەمانی عێراق کە لە هەفتەی داهاتوو ڕیاروایە دەنگی لەسەر بدرێت ئەو بەرگە و مادانەی کە لە ژنەی دارایی ڕێک دەکەون لەسەری ئەو ئۆپشنانەی کە دەقەنە بەردەست پەرلەمانتاران بە تەئکید ئەو کاتیش لەوێ پێویست بە تەداخولێکی سیاسی دەکات و پێویست بە دەکات کە تەواصلێکە بێت لەگەڵ کوتلە سیاسیەکان. بە ئامەوەی کە ئێستا هەیە من دەتوانم بڵێم گۆڕانکاری لە مەواقف هەبووە، جۆرێک لە ئیجابیەت هەیە لە تەفاهم و لە پەیوەندی بەو شێوازی تەواصل کە لە ماوەی ڕابردوو لەگەڵ پەرلەمانتاران هەبووە لەگەڵ کوتلە سیاسیەکان خستنە ڕووی داتا و زانیاری و شەفافیت لەو بابەتانەی کە شاندی حکوومەتی هەرێمی کوردستان پێشکەشی بەلایەنە عێراقیەکان کردووە. بە تەئکید ئەمە ڕوئیایەکی نوێ دروست بووە. ڕاستە ئەجندای سیاسی کۆتایی پێنایەت، بوعدی سیاسی ڕەهەندی بڵێن هەڵبژاردن لە داهاتوو باشە کاک دکتۆر هەڵوێستانەی کە هەندێک لە پەرلەمانتارنیان لایەنی سیاسی وەردەگرن بەرامبەر بەم پرسە. زۆر باشە کاک دکتۆر، ئێوە ئاماژەتان بەوەدا کە هەندێک ئەرێنی هەیە لە گۆڕانکاری لە هەڵوێستەکانیانە هەیە، هەروەها گوتان کە ئەمە ئەجێندای سیاسی لە پشتەوەیە، کەواتە ئەمە خەتای پەرلەمان نییە، خەتای سەرانی سیاسی عێراقن. چ شتێکی تریان دەوێت
هەرێم ئامادەی هەموو جۆرە ڕێکەوتنێکە بەڵام ئەوانن بیان و دەگرن ینی چ بکرێ ئەو ئەرێنیە چییە لە ڕوئیاکە ئێستا دەرکەوتۆ منەمەوێت تۆزێک ڕوونتر بۆ خەڵق قسە بکەین. من کە باسی ئەجندای سیاسی دەکەم دەڵێم هەریەک هەر هێزێکی سیاسی پلانێکی سیاسی خۆی هەیە چ لە گفتوگۆ لەگەڵ شەقامی خۆی چ ئەو ئەجندایی کە خۆیان هەڵی دەگرن و بەرنامە و ڕوئایەکی تایبەتیان هەیە بۆ هەڵبژاردننی داهاتوو حتمما ئەمە کاریگەری هەبووە بەڵام بە تەئکید وەکو باسم کرد ئەرێنیەکە لەوەیە لە جۆری تەواصل لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و کوتلە سیاسیەکان و ئەو پەیوەندی و خستنە ڕووی داتا وەکو باسم کرد زۆر جار هەستمان بەوە کردووە کە ڕێکەوتن کاتێکە لەگەڵ حکوومەتە کرێت حکوومەتی اتحادی کراوە لە بەرەوەی حکوومەتی اتحادی لە وردەکاریە فەنیەکان دەزانێت و ئاگادارە لەوەی کە ئێمە کاتێک کە دەڵێن ئەم دقا بنسبەت ئێمە باشە و بنسبەت ئەوان ئیمکانیەتی جێبەجێکردنایە دەگەن حقیقەت و واقعێک بەڵام پێویستی دەکرد حکوومەتی اتحادی ئەم ڕوئایە بداتە کوتلە سیاسیەکان بەڵام ئەمە غایب بووە خۆشبەختانە ئێستا ئەمە هەیە جۆرێک لە تەواصل جۆرێک لە زانیاری شەفاف لە زانیاری کە پێشکەشیان دەکرێت بە تەئکید ئێمە ئەو تەواصلەی کە لەگەڵمان هەیە ڕوئایەکی تریش هەیە جەنابی حاکم بۆەوەی تەوزیح بکەم بۆ ڕای گشتی هەرێمی کوردستانی شەوەیە کە گشت لایەنە سیاسیەکان هەست بەوە دەکەن کە پێویست دەکات لەم قۆناغە لە قۆناغی داهات و قۆناغێکی سەختە پێویست بە جۆرێک لە هەماهەنگی دەکرێت چ لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی اتحادی چ لە نێوان هێزە سیاسیەکان بۆیە ئەمە وای کردووە تەسەور دەکەین ینی ئەمە وەکو دەڵێن گەشتبینین لەوەی کە ئێمە بتوانین زیاتر تەواصل لەگەڵ لایەنە سیاسیەکان بکەین بەو دقەی کە ئیمکانی جێبەجێکردنەوە و عەدالەتێکیشی تێدا بێت بۆ هەموو لایەک. زۆر باشە کاک دکتۆر من دەمەوێت زۆر بە ڕاشکاوانە وەڵامی ئەم پرسیارم بدەیتەوە خواکەی با ئەوە هەر ئێمەی نەڵێن عێراقی فیدراڵ با لە فیدراڵەکە گەڕێن عێراق فیدراڵ نییە باوەز لەو ئیتیحادیە بێنین من ئەمەوێت زۆر بە کورت و کرمانجەکەی وەڵام بدەیتەوە بودجە ئەگەری هاتنی هەیە بۆ هەرێمی کوردستان یاننا پشکی کورد دێت یاننا من حەزەکەم زۆر بە ڕاشکاوانە وەڵام بدەیتەوە سپاست دەکەم. بە تەئکید بەو دقەی کە ئێمە لەگەڵ حکوومەتی اتحادی ڕێک کەوتوین لە پەرلەمانی اتحادی تێپەڕ بێت و دەنگی لەسەر بدەن و هەوڵەکانی خۆشمان دەدەین بە تەئکید بودجە دێت و ئیتر پرسی بودجە و پرسی موچە ئەوانە کۆتایی پێدێت بەڵام حتمەن وەکو باسم کرد ئەگەر هەر ئۆپشنێکی تریان بژاردەیەکی تر لە دەرەوەی ئەو دقانەی کە ئێمە ڕێککەوتوین لەسەری کێشە و گرفتمان بۆ دروست دەبێت بەڵام بە تەئکید ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو کارەکانی خۆمان کردووە بەوەی کە خزمەت گوزاریە گشتیەکان موچە و ئەوەی کە پەیوەستە بە بەردەوامبوونی ژیان و ئابووری و گەشە پێدان بە ئابووری چاکسازی لە گشت بوارەکانی ئابووری ئێمە کاری لەسەر بکەین و بەردەوام بین لەسەر ئەوە. زۆر باشە کاگە دکتۆر ئەوە چەند ڕۆژە ئێوە کۆبوونەوەی چڕ و پرتان لەگەڵ لێژنەی دارایی لە پەرلەمانی عێراقەیە بەنیازن لەگەڵ چی تر کۆ ببنەوە لەو هەموو سوڵتان و ئاغاواتەی لە بەغدا هەن لەگەڵ چی تر بەتەمان کۆ ببنەوە. نایمە تەواصلمان هەیە لەگەڵ کوتلە سیاسیەکان پەیوەندی لەگەڵ بڵێن پەرلەمانتارەکان و ئەو کوتلە سیاسیانەی کە ئێستا لە ناو لیژنەی دارایین و جیهەتە فەنیەکانیش چونکە خۆتان نەزانن ئێستا لیژنەی دارایی پەیوەندی لەگەڵ گشت لایەنە حکوومیەکان دەکات بۆ ئەوی ڕوئیان وەرگریت و تەنانەت تەدقیقی بەشێک لە زانیاریەکان دەکات چ ئەوانەی کە ئێمە پێشکەشمان کردووە چ ئەوانەی کە پارێزگاکان و بڵێن وزارەتەکان پێشکەشی لیژنەی داراییان ئەوەی کە لە یاسای بودجە هاتووە بە تاکید ئەمە وەکو دەڵێن تەواصلێکی بەردەوامە و لەگەڵ گشت کوتلە سیاسیەکان ئەمە شێڵێکی تری پەیوەندی هەیە کە لەسەر بوعدی سیاسی هێزە کوردستانیەکان و قیادەی سیاسی هەرێمی کوردستان لە تەواصلێکی بەردەوامە لەگەڵ کوتلە سیاسیەکان بۆەوەی کە ئێمە ئەمە بە شێوازێک ئەم کێشانە چارەسەر بکەین لەسەر ئەساسی عەدالەت و دادپەروەری و ماف و شایستەداراییەکانی هەرێمی کوردستان زامن بکرێت و حتمەن ئەو ئیلتیزاماتی کە لەسەر هەرێمی کوردستانش پێویستە ئێمە تەقدیمی بڵێن بودجەی گشتی عێراق بکەین. زۆر باشە کاک دکتۆر بە هەموو ئەگەرەکان وەربگرین بڵین لە ئەگەری ڕێگنەکەوتنی عێراق لەگەڵ هەرێمی کوردستان وەکو پێشتریش چۆن پشتی هەرێمی کوردستانیان حەپەلوش کرد و خواردویانە لە ئەگەری ڕێگنەکەوتن ئێوە بەرپرسن لە حکوومەتی هەرێمی کوردستانە ئەو کات
دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان چ بکات چۆن داهاتەکانی خۆی ڕێک بکاتەوە چکە ئەبێ هەموو ئەگەرەکان لەبەر چاو بگرین چۆن پشت بەخۆی دەبەستێت. بەتایکیت ئێمە دەزانین لە 2020 6 موچە بڵێن 6 تەمویل کە لە حکوومەتی اتحادی پێویست بوو بگاتە هەرێمی کوردستان نەگەیشتووە و سەرڕای ئەمە سەرڕای دابەزینی نرخی نەوت و قەیرانی دارایی بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان بە پێی ئەو پلانەی کە داینابوو توانی خزمەت گوزاریە گشتیەکان موچە بە ڕێژەیەکی دیاری کرا و پێشکەش بە فەرمانبەران بکرێت و ئەوانەی کە موچە خۆرن و بڵێن ئەوانەی کە من حەوم تیازێک وەردەگرن بە تاکید ئێمە لەسەر هەمان بەرنامە بەردەوام بین ئەو بەرنمەی کە وا بکات شایستە داراییەکانی هاوڵاتیان فەرمانبەران و خزمەت گوزاریەکان بەردەوام بێت بە پێی ئەو پلانەی کە دامان ناوە بۆ کەمکردنەوەی خەرجیەکان و زیادکردنی داهات و ڕێخستنەوەی داهات و چاکسازی لە سەرچاوەکانی داهات بە شێوازێکی گشتی ئەمە بەشێکە لە پلانە و لە ساڵی ڕابردوو دەستمان پێکرد و بەردەوام دەبین لەسەر ئەواستا بە هەموو حاڵەتێک ئێمە تا ئێستا گەشتبینین لەوەی کە ڕێک بکەوین لەگەڵ حکوومەتی اتحادی و ڕێک بکەوین لەگەڵ لایەنە سیاسیەکان بۆی کە ئەگەر پێویست بێت شەراکەت بەردەوام بێت ئەگەر پێویست بێت باسیەوە بکەن کە دەوڵەتێک بەردەوامە وەکو دەوڵەتی عێراق دەبێت هاوڵاتیانی هەرێمی کوردستان فەرمانبەرانی هەرێمی کوردستان باجی هەڵوێستە سیاسیەکان و باجی مزایەدە و هەر پلانێکی تر نەدەن کە کاریگەری هەبێت لەسەر ئاشتەوایی کاریگەری هەبێت لەسەر پێکەوە ژیان کە پێویستە ئێمە لەسەر ئەوە پێداگیری بکەین وەکو باسم کرد هەڵوێستێکی نوێ هەیە تا حدێک دەکرێت مامەڵەی لەگەڵ بکەین بەڵام بە حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر هەموو ئەگەرەکان پلانی خۆی داناوە. باشە کاک دکتۆر ئەگەر کەمێک هەر لەسەر بودجە قسە دەکەین بەڵام بودجەی عێراق و پشتی هەرێمی کوردستان نا ئەوەندەی ئێوە ئاگادار بن بودجەی هەرێمی کوردستان بە چۆ گەیشتۆ کەی ئامادە دەبێت و ئامادەکاریەکانی بە چۆ گەیشتو. بەڵێ وەزارەتی پلاندانان و وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان کارەکانی خۆیان کردووە لیژانەکانیان پێکهێناوە ئێستا لەگەڵ گشت وەزارەتەکان لە کۆبنەوەی بەردەوامدان بۆ ئەوەی ڕۆیای وەزارەتەکان وەرگرن و پارێزگاکانیش بە تەئکید بۆ ئەوەی بتوانن ڕەشنووسی بودجەی هەرێمی کوردستان دابنێن ئێمەش ڕەشنووسی بودجە پەیوەستە بە دەستنیشانکردنی ڕێژەی داهات و سەرچاوەکانی داهات وەکو باسم کرد ئێمە ئێستا لە چوارچێوەی بودجەی گشتی عێراق دەبێت ئێمە ئەو داهاتی کە لە عێراقەوە دێت ئێمە ڕێکی بخەین لە هەمان کاتیشدا ئەو داهات ناوخۆیی کە هەمانە بخرێتە ناو یاسای بودجە و ئەنجا دەستنیشانی خەرجیەکان بکرێت ئێستا پلانەکە بەردەوامە و ئێمە بەپێی خشتەیەکی کارکردنمان داناوە کە لە نهایەتی مانگی دوو ڕەشنووسی بودجەی هەرێمی کوردستان ئامادە بێت. زۆر باشە بەڕێز دکتۆر عەبدولحەکیم خۆسرۆ ئەندامی شاندی دانوستانکاری هەرێم لە بەغدا و سەرۆکی فەرمانگەی هەماهەنگ و بەدواداچوون لە حکوومەتی هەرێمی کوردستان واستەوخۆ لە بەغداوە لەگەڵمان بووین گەلێک سوپاس بۆ بەرداریکردنتان لەگەڵمان.